لەو کاتێ هەندێک جان ناوزڕاندن دروستە بێ دەستبردن بۆ ژیانی تایبەتی کەسەکان دروستە بێ دروستکردنی هەواڵی یاخود چیرۆکی هەڵبەستراو یاخود بڵاوکردنەوەی هەواڵی ڕاستی شێوێنراویشمان هەیە. بەڵێ سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئەمڕۆ لە ڕۆژی دووەمی کۆڕبەندی نیشتیمانی ریفۆرمی میدیاین لە لەندەن کە بەڕێوە دەچێت ئەمڕۆ ڕۆژی دووەمێتی بەڕێز دکتۆر شوانمان لەگەڵایە کە ڕێخەری گشتی کۆڕبەندەکەیەوە پێمان خۆشە بیدوێنین دکتۆر ئەگەر بیتە ئێرە عەزت نەبێ. دکتۆر گیان سڵاو لێبێ، پێمان بڵێ بۆ ئەم ساڵ چۆن بەڕێوە چوو کە سێمین ساڵی کۆڕبەندەکە؟ سێمین کۆڕبەندی نیشتیمانی چمک بۆ ریفۆرمی میدیایی ئەم ساڵ لە هەنگاوێکی نوێدا لە سەر ئاستی نێودەوڵەتی لە وڵاتی بەریتانیا لە زانکۆی سۆز لە لەندەن بە بەشداری نزیکەی 50 توێژەر و ئەکادیمی و ڕۆژنامەوان کە وەکو کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی بۆ یەکەمین جار لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی یاریمی کوردستان ناسێنرا. لە دوو ڕۆژی کۆڕبەندەکەدا نزیکەی 19 توێژینەوە و حەڤە چین و سپیکەرمان هەبوو کە تاوتوێی دەرفەت و ئاڵنگاریەکانی ریفۆرمی میدیاییان کرد لە نێوان وڵاتانی خۆراوە و خۆڕەڵاتە و ئەم کۆڕبەندە بە بەشداری توێژەران لە 8 وڵات و لە 8 ناوچە جیاوازەوە لەوانە لە هەرێمی کوردستان، لە عێراق، لە ئێران، لە میسر، لە یۆنان، لە نەرویج و لە بەریتانیا بابەتەکانیان بەشداریان کرد و قسەمان لەسەر سێ ئاس کرد. یەکەم لە ڕووی یاساییەوە چۆن ریفۆرمی میدیایی بکرێت، دووەم لە ڕووی ئیتیکیەوە چۆن ریفۆرمی میدیایی بکرێواتە لە ڕووی پیشەیی و ئازادەکان دەربڕین و ڕۆژنامەوانی لە کاتی بەرمێنانی پەیامی میدیایی، و سێمیش لە ڕووی تەکنیکی و بەتایبەت هاتناوی ژێری دەستکرد بۆ ناو پرۆسەی بەرمێنانی پەیامی میدیایی. ئەوەیە کە هەرێمی کوردستان و میدیای کوردی بەجددی لە ئێستا پێویستی بە گۆڕانکاریەکی بنەڕەتی و ینی ڕیشەیی هەیە بۆ ئەوەی بتوانین ریفۆرمێکی باش لە بواری میدیایە بکرێت. بۆ چونکە لەبەرەوەی ئێستا بەهۆی پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان و هاتنە پێشەوەی AI و هەموو ئەوە بابەتانەی کە ئێستا لە ناو میدیای کوردیایە بەڕاستی بۆتە فەوزا، وای کردووە ئێمە ناچار بین بە توێژینەوە بێ بە ڕاستپاردە و پێشنیارەکانمان بێ بۆ بابەتانەی کە بەشێکی زانستی و ئەکادمیت پەنجە بخینە سەری هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە بدەینکەوە لە ناو میدیای کوردیە بەڕاستی تەنانەت وەرگرەکانیشمان وەرگری کوردیش پێوەی ئەناڵێنن. یەکێک لەو بابەتانەی کە من ئیشم لەسەر کردووە بڵاوبوونەوەی هەواڵی ناڕاستە، یعنی وەرگری کورد ئێستا هەمومان کە کاتێک سەیری دەستگاکانی ڕاگەاندنەکەین وەرگرمان تووشی سەر لێ شێوان کردووە. بۆ منە میدیایەک بە شێوازێک باسی هەواڵێکەکە ناوڕۆکی بابەتێکەکە میدیایکی کە بە شێوازێکی کە باسەکە لەو کاتە وەرگری داما و لەو کاتە ینی نازانەکەم هەواڵە بەڵێ من ئەو بەڵێ تەبان دوولانەیە ئەوەی کەەوە کە زۆر من ئیشمان لەسەر کردو و کۆمەڵک توێژەر پێکەویشمان لەسەر کردو ئەوەیە کە بەڕاستی میدیای ینی ئەو هۆکارانەی کە وای کردووە لێکێک لەو نەتیجانێکی ئێمە پێی گەیشتین پارتە سیاسیەکان و پەیجە سێبەرەکان هەندێک جار ئەو پەیجانەی کەەوە فەرمیشن ینی دیارە هیچەیە ململانێ سیاسەکانیان ئەخەنە ناو تۆڕەکانی سۆشال میدیا. لەو کاتێ هەندێک جان ناوزڕاندن دروستە بێ دەستبردن بۆ ژیانی تایبەتی کەسەکان دروستە بێ دروستکردنی هەواڵی یاخود چیرۆکی هەڵبەستراو یاخود بڵاوکردنەوەی هەواڵی ڕاستی شێوێنراویشمان هەیە. بۆ ئێمە زۆر گرنگە نەوەی نوێ لەم وڵاتە مناڵ گەنج ئاشنا بن بە ڕۆڵی گەورەی میدیا لە دیاریکردنی چارەنووسی میلەتەکە یا لە پێگەی خۆیانە لەم وڵاتانە. بۆیە ئەمە ڕێکخراوی کەنگا زۆر بەگەرمی باوەشی بۆ ئەم پرۆژەیە کردوێتەوە. شەو ڕۆژێک خستۆتە سەرێک زیاتر لە چەند کەسێکی بە بەردەوامی بەشێکە لەم پرۆژەیە بۆ ئەوەی سەرکەوتوو بێت. پرۆژەکەش مادەم میدیاییە و ئێمە لە دنیای میدیایەکی هەرە پێشکەوتوواژین، تەکنۆلۆژیا هەیە، زیرەکی دەستکردەیە. بۆیە ئەم بەشەش لە زانست لە جێبەجێکردن بۆ ئێمە مهمە گرنگە کە وجودمان تایە هەبێ.